نیشتیمان ئەو دایکەیە کە ڕۆڵەکانی لە ئامێز گرتووە بە پەرۆشە بۆ ئایندەی نەوەکانی. ئەمڕۆ دەپرسین تۆ ئامادەی وڵات جێبێڵی؟ ئەگەر بەڵێ بۆچی، ئەگەر نەخێر بۆچی؟ لەگەڵمان بن چاوەڕوانی وەڵامی هاوڵاتیان بن. ئەگەر تۆ ژیانێکی خۆشگوزەرانە هەبێ لێرە هیچ کەسێ باوەڕ ناکەم بیر لەوە بکاتەوانێکە ئازیزانی خۆی جێبێڵە، بەڵام هەنێک جار قورسیەکەوات لێکا کە هۆکار بێ بۆ جێهێشتنی بیرکردنەوە لەوەی تاکە هۆکار بیرکردنەوە لە جێهێشتنی وڵات قورسی ژیانە، قورسی ینی باری ئابووریە، ینی کەمی ئازادیەکانە. ناڵم ئازادی نییە، بەڵام لە ئاست پێویستان نییە، پێویست ینی بەپی پێویست نییە ئازادیەکان. من بۆ خۆم حەز ناکەم وڵات بەجێبێڵم بە هیچ جۆرە، لەبەر ئەوی ئێرە نیشتیمانی منەوە خێزانی من لێرەیە، کەسوکار و چۆنەڵی هاوزمانی خۆم لێرەیە. لێرە ئاسوودەترم وەک لەوەی کە بچم لە وڵاتێکی غەریبەیە بژیم، لەوێ ئیشکەم لەناو بێگانەیە تەحمولکەم. لەبەرەوەی ڕاستە وڵاتەکەی من گەندەڵێکی زۆری تێ ئاکرێ، ڕاستە ژیان لێرە زۆر قورسە، بەڵام هەرچۆنە بێ ئێرە ئاسوودەترە بۆ من، لەبەرەوە جێ ناهاڵ. لەبەرەوەی هیچ شتێکی تیانێ نەک هەر بۆ گەنج، هەر بۆ پیرەکەشی تیانێ، نەک بۆ ئەو پیرەکەش، بۆ ئەو کەسەشی کە تیان نەخۆشە، یا بۆ ئەو کەسێک کە ئەوێ بژی لێرە، ینی هیچ کاراسانێکی تیانە. ینی سەبارەت بە ژیانی ئەم خەڵکە ئاوا ناژی، ئەم خەڵکە ینی بوو پێویستی بە ژیانە، پێویستی بە حڕیاتە، پێویستی بە کۆمەڵێ هیچ چۆنەڵی شتی شەخصیە، بەڵام ئەمانە لێرە نییە. هیچ کابرا چۆن ناڕوان، هیچ شتێک بۆ مەسەلەی کچ کوڕیانی هیچ زەواجە نییە، هیچ پێشینەیەک نییە، هیچ ژیانێکی ینی چۆنەڵی بوو زەمان نییە لێرە، هیچ شوقەیەکی نییە، هیچ ئیشێکی نییە، داهاتێکی نییە. ئەم ئافرەتە بە چی بەخێبکە، ئەم ئافرەتە بە چاڕاتێک بچێتە لایەن پیاوە. تەنی ئەمە کێشەکانی ئەم گەنجانەی ئێرە و ئەم وڵاتی ئێرە چۆن خەڵک ناڕوە. هەزاران کە سەر هەڵەگرێ بۆ هەڵیەگرێ بۆ لە پێناو چییە؟ هەر لە پێناوی ژیانە، یا لە پێناوی ژن و مێردایەتیە، یا لە پێناوی کۆمەڵێ شتی ڕۆتینیە بۆ بڕوە. لە ئێستاە بەڵێ لەبەرە مۆسعیکە لە کوردستانە هەیە، بێمەعاشیە، بێ ئیشیە، گەنجەکان هیچ ئیشیان نییە، و خۆم هیچ ئیشێکم دەست ناکە، یعنی چیت بۆ مقابلی ئیشێک وەرد ناگرن، ئیشکەم بۆتەوە، ینی ئەگەر هەش بێ بۆ هەنێک کەس نییە، بۆ هەنێک کەسەیەکە لە ناو خەڵکان دەستیان ئەڕوایان ناسیاوێکیان هەیە. ئەگەر لە وڵاتەکەی ژیان هەبێ کەسی لە خۆیەوە وڵات بەچێ ناهێڵێ، تەنانەت سەبە هۆیەکەشی تەنها ئەوەیە ئەتوانم بڵێم گەنجی ئەمڕۆ لە سانەوەی بێکارە، بێجگەرەوەی کە پارەی پێ نییە، بێجگەرەوەی کە چەنەها کەس کامڕۆ خوێنی تەواو کردووەتانێ لە هیچ خۆڕایی بەقریبی 20 ساڵە خوێنێ لە هیچ خۆڕایی ئەبێ بسوڕێتەوە. دەخۆم برادرم هەیە مهندیسە، دکتۆرە، ئەسوڕێتەوە.